خوێندنەوەی کوردی پۆلی چواری بنەڕەتی هۆنراوەی وەرزش. ژیرۆ ئامادەی؟ بیخوێنەوە. وەرزش گزنگێکی گەشە، وەرزش گزنگێکی گەشە، شەنگی دەست و قاچ و لەشە، شەنگی دەست و قاچ و لەشە، نەخۆشی و بێهێز و سستی، نەخۆشی و بێهێزی و سستی، تیپی وەرزش لێ بێبەر، تیپی وەرزش لێی بێبەشە، گەنجان قوتابیانی زرنگ، گەنجان قوتابیانی زرنگ، وەرزش وانەیەکە گرنگ، وەرزش وانەیەکە گرنگ، بەرگی بێزاری داڕن، بەرگی بێزاری دادڕن، هەڵمەت بەرن وەکو پڵنگ، هەڵمەت بەرێن وەکو پڵنگ، یاری و ڕاهێنانی جوان، یاری و ڕاهێنانی جوان، لە کاتی ئێوار و بەیان، لە کاتی ئێوار و بەیان، بیکە مەخوو تاک و ماون، بیکە نەخوو بیکەن بەخوو تاک و ماون، هەل نەدۆڕێن لە ژیان، هەڵ نەدۆڕێنن لە ژیان. مەدحەت بێخەو. دەست خۆش.